باسی حکمی شەرعی ئەەکەین بۆ ئەم مناڵانە ینی گریمان ئەگەر مناڵێکی بلووریمان چاند ئەو حکم و شەرعیانی پێیوەستن بە مناڵەکانەوە چین. طبعاً ئەم بابەتە چەند شێوازێکی هەیە، نزیکەی 5 شێوازی سەرەکی هەیە، هەر شێوازە و حکمێکی تایبەت بەخۆی هەیە. من یەک شێوازەکان عەرزەکەم دواتر لەسەر حکمەکانیان هەڵوێستاکەم. شێوازی یەکەم ئەوەیە ئێمە وەکو عەرزم کردن دەرسی ڕابردوو لە نێوان ژن و مێردێکە سپێرم و هێلکە وەربگرین لە کاتی بەردەوامبوونی پرۆسەی هاوسەرگیریەکە پیتاندن ڕوو بدا و هێلکە پیتێنراوەکە بگێڕینەوە ڕەحمی ئافرەتەکە و ئەمە ببێ بە مناڵ. ئەمە ئەگەر هاتوو بۆ حاڵەتی ناچاری بۆ چارەسەری نەزۆکی ژن و مێردێک پەنایان بردە بەر ئەم ڕێگەیە بۆ بوونی مناڵ هیچ مشکلەیەکی نییە. ئەڵێن ئەم ڕێگەیە ڕێگەیەکی شەرعیە لا غوبارە عەلەیه و ئەو مناڵی کە دروست ئەبێ لە دەرەنجامی ئەم پرۆسەیە مناڵێکی شەرعیە وەک مناڵی هەر پرۆسەیەکی تر کە لە دەرەنجامی بە یەکگەیشتنی ژن و مێردەکە پێگەگەن. شێوازی دووەم ئەوەیە ئەگەر هاتوو ژن و مێردەکە سپێرم و هێلکەکەیان لێوەرگیرە حاڵەتی پیتاندنیش ڕوویدا لە کاتی بەردەوامبوونی پرۆسەکەیە، بەڵام دواتر ژن و مێردەکە پەیوەندیەکەیان پچڕا، ئەجا یا بە تەلاقێکی بائین واتە عەلاقەکە هەڵوەشایەوە لە بینی ژن و مێردەکەیە، یا فەسخ بوو پەیوەندی ژن و مێردایەتێکە، یا تەفریقێکی قەضائی ڕوویدا لە بینیانە، یا مخالعەیان کرد کە هەموو ئەمانە وەکو تەلاقی بائین مامەڵەیان لەگەڵا تێجگە لە حاڵەتی فەسخ، یان لەوان قورستر ئەگەر پیاوەکە مرد. ئایا لەم حاڵەتەیە دروستە ژنەکە ئەم سپێرمە پیتێنراوە کە لە کاتی بەردەوامی ژیانی ژن و مێردایەتیا پیتاندنەکە ڕوویداوە بیگێڕێتەوە ڕەحمی خۆی؟ بەلەماڵێن نەخێر. بۆ چونکە ئێستا پەیوەندی ژیانی ژن و مێردایەتی نەماوە، کە نەماوە ئەو سپێرمەی لەگەڵ ئەم هێلکەیە پیتێنراوە سپێرمێکی بێگانەیە بە ڕەحمی ئافرەتەکە. ئێمە ژوتومانە ناتوانرێ مەسەرەن ئافرەتێک پەیوەندیەکی شەرعی لەگەڵ پیاوێکانە بێ ناتوانێت سپێرمی ئەو بگەڕێتەوە ڕەحمی خۆی. ئەنجام مردنی شە پەیوەندیەکە تێگەدا تەلاقە بائین و تەفریقە قەزائی و مخالعەکەش هەر عەلاقە زەوجەکە تێگەدا. لێریشە فەرق ناکە ئافرەتەکە لە فترەی عیددەیە بێ یا عیددەی تەواو ببێ. بۆ نمونە مێردەکەی مردووە، عیددەی ئافرەتەکە 4 مانگ و 10 ڕۆژە لە وەختی مردنی مێردەکەیەوە. جیاوازی نییە تۆ بڵێ ئەی باشە گەر لەم 4 مانگ و 10 ڕۆژەیە هێلکە پیتێنراوەکە گێڕایەوە ڕەحمی، ئەمە هیچ فەرق ناکە. چ 4 مانگ و 10 ڕۆژی کە بیگەڕێتەوە، چ 4 ساڵ و 10 مانگی کە بیگەڕێتەوە هەر حرامە. لە لەحظەی مردنی پیاوەکەوە گێڕانەوەی هێلکە پیتێنراوەکە شەرعەن قەدەغەیە، مەمنوعە بگەڕێتەوە. حکمی مناڵەکە چییە؟ حکمی مناڵێکی زینای هەیە، نەسەبی ملحق نییە بۆ پیاوەوە، ئەگەر تەلاقێکی بائین بووە ملحق نییە، ئەگەر مردوویشە هەردیسانە و نەسەبی ناگەڕێتەوە بۆ ئەو پیاوە. نەفەقە و مەسلەی میرات و ئەم بابەتانەش دیسانەوە نایگان و پیاوە بە باوکێکی شەرعی مناڵەکە لە قەڵەم نادرێت، چونکە حاڵەتی گەڕانەوە بۆ ناو ڕەحم کە ڕەحم حاضینی مناڵەکەیە لە کاتی نەبوونی پەیوەندیەکی شەرعیا ڕوویداوە. خاڵی سێیەم ئەگەر هاتوو ئێمە ئیستیعانەمان کرد بە خانەیەکی جنسی لە کەسی سێیەمەوە. ئێمە دەرسی ڕابردوو باسێم نمونەیەمان کردوتمان. بۆ نمونە جاری وا هەیە خانە سێکسیەکانی ژن و پیاوەکە کێشەیان هەیە، هێلکەی ئافرەتەکە کێشەی هەیە، یا سپێرمی پیاوەکە کێشەی هەیە، یا ڕەحمی ئافرەتەکە کێشەی هەیە. ئەمە سێ عنسوڕن، یا خانەکە لە سپێرمایە، یا خانەکە لە هێلکەیە، یا خانەکە لە ڕەحمایە کە حاضینەی سپێرمەکەیە. باش ئەگەر هاتوو کێشەکە لە سپێرم یا هێلکەیە بێ، ئێمە قەتعیەن ناتوانین ئیستیعانە بکەین بە کەسی سێیەم، بچین سپێرمی پیاوێکی تر بێنین یا هێلکەی ئافرەتێکی تر بێنین کە پەیوەندیەکی شەرعیان نییە. حاڵەتی سێیەم کە بریتە لە هێنانی ڕەحمێک بۆ ناو پرۆسەکە، ئەمە تایبەت باسێکم. بەڵام گرنگەوەی ئێمە ئێستا لەوە حاڵی بین بەوەی کە پەنابردن بۆ بەکارهێنانی سپێرمێکی ئەجنەبی یا بۆ بەکارهێنانی هێلکەیەکی ئەجنەبی شەرعی نییە و دروست نییە. بابەتێک هەیە کاتی خۆی فوقەها بەتایبەتی شافعی و حەمبەلیەکان باسییان کردووە، ئەویش بابەتی ئەوەیە ئەگەر ئافرەتێک سپێرمی پیاوێک تحمل بکە، ینی سپێرمی پیاوێک طبعا لە زەمەنی شافعی و حەمبەلیەکانە تەڵقیحی سناعی نەبوو، ئەوان چیان باس کردووە وتویانە ئەگەر پیاوێک بە گریمانە چوە لای خێزانەکەی خۆی، کە چوە لای خێزانەکەی خۆی دواتر ئافرەتێک سپێرمی ئەم پیاوەی بەکارهێنا، ئەو سپێرمەی کە
زیادە بێ لە علاقەکەیە بە شتێکەوە جێ ئەمێنێ بە پەڕۆیەکەوە بە کلێنکسێکەوە بە شتێکەوە ئافرەتێک بەکاری هێنا پێی حامیلێ هەر بە شێوازە فیتڕەکەی یا بۆ نمونە ئەم پیاوە سپێرمەکەی کەوتۆتە ئاوێکەوە ئافرەتەکە بەم ئاوە بۆ نمونە تاراتی گرت ئافرەتەکە حامیلە بوو لەم حاڵەتەیە ئایا لەم حاڵەتەیە حکمی ئەم حەملە و نەسەبی ئەم حەملە ئەگەڕێتەوە بۆ پیاوەکە یا ناگەڕێتەوە شافعی و حەمبەلیەکان طبعا لە هەر یەک لە مەزەبەکانە دوو ڕەئی هەیە ڕەیەک ئەڵێ سپێرم کاتێک حکمی مناڵێکی شەرعی هەیە ئەگەر هاتوو شێوازی دروستبوونی سپێرمەکە شەرعی بێ و کاتی هەڵگرتنەوەی ئافرەتەکە شەرعی بوو بێ یعنی بۆ نمونە ئەگەر تەطبیقی ئەم ڕەیە بکەین ئەبێ پیاوەکە چوو بێتە لای خێزانەکەی خۆی کە چۆتە لای خێزانەکەی خۆی سپێرمەکە لە ڕێگەی خێزانێکی شەرعی خۆیەوە هاتووە کەواتە ئەم سپێرمە لە کاتی هاتنە دەرەوەی شەرعیە کە ئەڕواتەوە ناو ڕەحمی خێزانی خۆی هەر شەرعیە بەس ئەگەر چوە ڕەحمی کەسێکی بێگانەوە ئەو کاتە ڕاستە هاتن خوارەوەکەی ڕێگەی پیاکردنەکەی شەرعیە بەس ڕێگەی دروستبوونەکەی کاژێتە ڕەحمی ئافرەتێکی بێگانەوە ناشەرعیە ئەنجا هەندێک لە شافعیەکان ئەڵێن سپێرم تەنها حاڵەتی وەرگرتنەکەی شەرعی بێ دواتر ئەگەر کەسێکە هەڵی بگرێتەوە بە ناشەرعی کێشەی نییە کاڵن کێشەی نییە مەبەستیانەوە نییە حەڵاڵە مەبەستیان ئەوەیە نەسەبی مناڵ پێی سابیتە بێ ڕەئی بە قووەتر لە هەردوو مەزەبەکەیە ئەوەیە لای شافعیەکان و حەمبەلیەکانی نا سپێرم لە هەردوو حاڵەتەکەیە ئەبێ شەرعی بێ لە کاتی وەرگرتن یا شەرعی بێ لە کاتی هەڵگرتن یا شەرعی بێ بەم پێیە بێ ئەگەر پیاوێک بۆ نمونە ویسمان بۆ مناڵێکی بلووری سپێرمی لێوەرگرین ئەبێ بە ڕێگەیەکی شەرعی سپێرمەکەی لێوەربگیرێ بۆ نمونە دروست نییە پیاوەکە لە ڕێگەی دەستی خۆیەوە سپێرمەکان ئیفراسکە ئەبێ لە ڕێگەی خێزانیەوە علاقەیەک لەگەڵ خێزانیە باشە سپێرمەکانی لێوەربگرین کە سپێرمەکە لێوەرگر لێرە طریقەی ئیفرازەکەی شەرعیە دوای ئەبێ طریقەی ئیدخالەکەیشی شەرعی بێ طریقەی ئیدخالەکەی چۆن شەرعیە بێ بگەڕێتەوە ڕەحمێکە بۆی ئەشێ ئەگینا شەرعی نییە لەبەروی کاتی خۆی ئەوەی شافعی و حەمبەلیەکان گوتویانە ڕەئی ڕاجح لە هەردوو مەسەبەکە ئەوەیە کە ئەبێ ڕێگە هەردوو کاتەکەی کاتی وەرگرتن و کاتی هەڵگرتن لە هەردوو کاتەکەیە شەرعی بێ بۆ نمونە لە ئیعانەیە هاتووە ئەڵێ ومثل الوضع إدخال منيه المحترم حال خروجه ئەم لێرە بەس حالی ئینزال باسەکە ئەمەڕێکە ڕەئیەکان بەڵام دوایە چی وحال دخوله على ما اعتمده ابن حجر کاتە بەس حالی خروجی نە حالی خروج و حالی دخول ئەبێ چی بێ ئەبێ لە هەردووکیانە شەرعی بێ لە حاشەی بوجێنمیە ئەڵێ چی ئەڵێ دەخل منيه المحترم وقت الإنزال واتە سپێرمێکی شەرعی هەڵگرتەوە ئافرەتەکە کە لە کاتی هاتنە خوارەوەی شەرعی بوو ئەڵێ لا ئەثەر لوەقتی ئیستیدخالیه ئەڵێ کاتی هەڵگرتنی ئافرەتەکە کە سپێرمەکە هەڵەگرێ ئەمە حکمی شەرعی پێوەی پێویست نییە واتە مشکلە نییە لەو کاتەیان ناشەرعیش بێ بە ئافرەتەکەیان نا وإن نقل الماوردي عن الأصحاب اعتبار حالة الإنزال والاستدخال أمي ماوردي باسكا دقيق ترى أبي حالة استدخال وإنزالشا هردوكي شرعي به حنبل كان ابن مفلح لفروع على إذا تحملت ماء رجل على يقر آفرتك آوي بياويك بخوي هالقرت فهل تجب العدة بذلك أم لا عدة واجبك أم آويانا قال أطلق الخلاف فيه دعي مرداوي لإنصافات شون حسم خلافك أكا قال ولو استدخلت مني زوج قال يقر آفرتك سبيرمي بياوكي هالقرتوا أو أجنبي بشهوة يا هي بياويكي بيغاني بخوي هالقرت ثبت النسب والعدة والمصاهرة نسب عدة ومصاهرش إثبات به أم حالتي لم دو مزبايا باسكرا طبعا ليرا إما إستا تطبيق كردين معلومي جنابتان جاري أولا أم تفريقي أوانكين هيج دليلك شرعيان بدا سوانية حالي إنزال وحالي إدخال كا دليلي شرعي أم جوازي ما مبكى نيمان بيغمري إخوة صلى الله عليه وسلم حديث كان درسي رابردو كباسبان كرد طبعا بيغمري إخوة فرمي صلى الله عليه وسلم هر آفرتك أفرمي أدخلت على قوم من ليس منهم منالك بالكينيا بنسبي بن مالك وكهي أوانية بيغمري إخوة فرمي صلى الله عليه وسلم خواهي يقول لي ببريه لو آفرته يا فرمي درسني هيج بياوي كإيماني بخواو بروجي دواي هي أن يسقي ماءه زرع غيره كيلقي كسيكيتر أو باخي كسيكيتر أو وطمان ما بس أويك نابي أم حالة الربا أمي أمان اجتهادية أنت ياكردو أما بابتك اجتهادية حكمك ايش اگر قريمان ام اجتهاد بو زمني اوان اگر قريمان بو زمني اوان هنديك حالاتي فردي بو به استاكاكا ام حالتها
بۆ بە حاڵەتێکی علمی بۆ بە حاڵەتێک کە مەلاین حاڵەتی لێ دروست ئەبێ ئێمە ناکرێ فتوى كاتي ورقيري إما بو أمانية قالين الفتوى تتغير بتغير الزمان والمكان طبعا فتوى نقل حكم شرعي وتمان فرق كيان شيا فتوى بريتية لإنزال الرأي لسر واقعة حكم شرعي بريتية لو دق شرعي كبو بابتك هاتوا أم بابت فتوايا كفتوايا أم فتوايا أقول رئيستا شون فقهاء كاتي خوي هندي فتوايا هي فتوى كان چونك مقنن نبون كاتي خوي یا چونکە ئەو بابەتانی فتوایان لەسەر داوە دیاردە نەبوون فتواکانیان بەڕووکەش بەڕێ کردووە حاڵەتی فەردی بوون ئێستا حاڵەتەکان بوون بە حاڵەتی ئیجتیماعی من نمونەیەکی ورتر باسەکەم تلیاک ئەحناف کاتی خۆی کە باسی تلیاکیان کردووە وتویانە کەراهیەتی هەیە چونکە لە عارق ناچێ کاریگەری عارق لەسەر تلیاک دوو کاریگەری جیاوازیان هەیە چۆن تلیاک لەش خاوە کاتەوە لەش دائەهەزێنێ عارق گەرمی ئەکا یعنی نەشوە ئەدا بە ئینسان گوتویانە ناکرێت ئێمە قیاسی تلیاکەینە سەر عارق لە تەحریمە لەبەرەوە وتویانە تلیاک کەراهیەتی هەیە طالیبان و ئەفغانستان ئەحنافن بە فتوای حەنەفیەکان ئەم بابەتەیانە کرد کاتی خۆی پێیان وابوو کەراهیەتی هەیە بەس تۆ وەرە تلیاکی زەمەنی ئەحناف مقارنەکە بە هیرۆین و کۆکاین و مقارنەی کە بە کراک و مقارنەی کە بەم تلیاکە کوشندانە ئەگەر ئەحناف زینوکەیتەوە عولەمای ئەحناف ئێستا هەمان ڕەیان هەیە ئەم تلیاکە کەراهیەتی هەیە یا ئەم تلیاکە ژەهرە و ئینتیحارە کەسێک بیخوا یا ئەمە کەبائیرە تۆ ناتوانی بە فتوای ئەحناف 1000 ساڵ لەمەوە پێش فتوا بدەی بۆ تلیاکێک کە ئێستا تیجارەیەکی مقننەوە مادەیەکی قاتیلە بۆیە کاتێک ئێمە قسە لەسەر بابەتە فقهیەکانەکەین ئەبێ موازنەیکەی کاتی خۆی ئەگەر شافعی و حەمبەلیەکان بۆ حاڵەتێکی فەردی جزئی لەوانەیە لە 1000 حاڵەتە حاڵەتێکی وا لە بابی فەرەضیاتی فقهی وتوانە ئافرەتێک بچێ بە ئاوی خۆی پاکاتەوە و حامیلە بێ بەم ئاوە باسییان کردووە بەڵام ئەم فتوایە تەطبیق کە ئێستا ڕۆژی 100 ئافرەت ئەچێ حەملت بۆ دروستەکە بۆ خۆی لەبەرەوە ناتوانین ئێمە ئێستا ئەمە بڵێن وڵا ئەو خلافەی تیانە قەطعیاً و یەک ڕەئی حرامە ئەم مۆزوعە بە هیچ شێوازێک دروست نییە ئیستیعانە بکرێ بە کەسی سێیەم نە بە سپێرم نە بە هێلکەکەی بۆ دروستبوونی مناڵ ئەگەر دروست بوو ئەو کاتێ مەڵی حەملی زینایە مەگەر ئەڵڵاهومە بە شێوازێکی غێر مەقسوود وتمان ئەمە متەوەقعە بۆ نمونە ئەو عینانی کە وەرمان گرتووە لە مختبەرە لە مجەمیدەکانە کارمەندی تەندروستیەکە لی تێکچوو تێکەڵ بوو لێرە حکمی وەضعی شوبهەی هەیە لێرە قسەمان لەسەر ئەم بابەتە نیە حکمی زینا وەرناگرێت حكمي وطئ شبهه هي وطئ شبهه نسبوك ومالي احكام تاعها ثابته به بلام بعمدي برون استعانه بكن بهلكيك يا استعانه بكن بسبيرميك حكمي زيناي هي نسب نهيج حكمك شرعيش بيوي ثابت نابه